ئەگەر نادەبی عملیات بکرێ بەڵام هەوڵ دەدەن عملیات نەکرێن چکە عملیات بکرێم نابمە و کەسەی جاران وعد بێ بەکان و لەشەوە بێ هاوکاریتان بکەم ینی بە هەر جۆنێ بێ بگەمەلاتان ئینشاءڵڵا بزای نەگە تا شەو شتێکرا دەنا دێ مادام بەنداو بێ و ئیشەکە ئاسانە بە کاک حازی ئیدریس ڕێک پێشەوەی ئەوە بین 20 دقیقە پێشەوەی تەلەفۆنی بۆ کردم لە سەعەتی پرسییم زاناخەواس دوای گەڕان بە دوای 2 تەرمدا لە هەورامان و لە قەڵاتزێ کاتێک دەکاتەوە بەردە ماڵەکەی دۆخی تەندروستی بە تەواوی تێک دەچێت و تەنانەت ناتوانێت بەلەمەکەی لە سەر ئۆتۆمبیلەکەشی بێتە خوارەوە ئێستا لە ماڵەوە لە دۆخێکی تەندروستی خراپدایە بە تەنانەت نەیتوانێت بێت پێشوازیشمان لێ بکات کاکەتوانە چۆنی مە کوڕی کاکە زانایە فەرموو پێشکە با بچین بۆ لای باوکت فەرموو دیارە زاناخەواس ئەو گەنجەی کە لە ناوبانگێکی زۆری هەیە لە کوردستان و عێراقیشدا هەر کەسێک کە خوانەکە بخنکێت ئەگەر لە هەر ناوچەیەکی لە هەر شارێکی کوردستان و عێراق دێ هەرزوو خۆی دەگەێنێتە ئەو شوێنە و تاوەکو دۆزینەوەی تەرمەکە لەوێ دەمێنێتەوە من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆیدا بکەم کاک زانا سەلام عەلەیکوم باشی برا خی گەورە شفا بدە ئەیوای سەلامەتی زۆر سپاس پێم بڵێت کاک زانا چیت بەسەر هاتووە وەڵام من کاک محەممەد 3-4 ساڵ پێش ئێستا عملیاتی فەقەراتم کرا ینی لەم 3-4 ڕۆژە ئەوە بووکە و جەنازەی هەورامان و قەڵاتزێ و هیلاکەتی و بەڕاستی ئەو زستانش زۆرمان هیلاکەتی دیت لە قەڵاتزێ هاتمەوە غەواسەکەم بەرز کرد و ئەلێ لە حەوشەکە دامنا هەر ڕاستە و خۆ یەکسەریان لە پەلە پۆ کەوتم ئێستا ڕێگوارەکە تو قسە دەکەم ئازارە بە قۆت لە پشتم دەدا خوای گەورە ئیشاڵڵا شفامان بدا و من سلااو ڕێزم بۆ تەواوی خەڵکی کوردستان هەمووی تەلەفۆنیان کردی و پرسیاریان کردیە مالیان ئاوا بێ بەڕست کاک حازی ئیدریس سورسی کاک بەڕێوەبەری گشتی مافی مرۆڤ ئی کوردستان و عێراق بەڕێوەبەری بەرگری شارستانی هەولێر هەمویان ینی مالیان ئاوا بێ ئامادەیان دەربڕی هەرچی پێویست بێ لۆم بکەن ئەلحەمدولیلا شتی وام نەبیستێ و نەکراش هەتا ئیسحافشان بۆم ناردە ماڵەوە لە ماڵەوە ئیسحاف منی بردیە بۆ سلێمانی و دکتۆرێک کە پێشتر عملیاتی کردیم هەر ئەو دکتۆرش بوو ئێستا 2 ڕۆژی مۆڵەت دایت پێم ئەو 2 ڕۆژە ئەگەر شتێک باشتر بوون خێر عەلاخێر ئەگەر نادەبی عملیات بکرێ بەڵام هەوڵ دەدەن عملیات نەکرێن چکە عملیات بکرێم نابمە و کەسەی جاران کە بە بەردەوام لەم شار ئەمە عملیاتی فەقەراتە فەقەرات ینی نابێ ئەو کەسەی کە جاری جاران ناتوانیت بچیتۆنێ توانی لەوانەیە بتوانی بەڵام وەک جاران ناتوانیت تو بە بەردەوام بە دوی جەنازە شتەوە بی ئێستا لەم کاتێوە ئێستا قسە دەکەین بەداخەوە ینی ڕاستەوە خۆ تەلەفۆنی بۆ دەکەمەها ئەوە 2 دقە پێش ئێستا تەلەفۆنی بۆ کردیتم گوێ لە ڕاگرم زانە دەڵێت چی ئەمە 2 دقە پێش ئێستا گەنجیان خنکایە لە مووسڵ هەروەتر لە بۆگت ئێستا کەسێکی کە خنکایە داواکارم یعنی خۆ من نازانم ئەوانەی کە لە گەشتیارن لە پارکەکان ئیش دەکەنەوە گەشتیاران ئەوانە حەقی وایە برای بەڕێزم سەلام عەلەیکوم علیکم السلام ورحمة الله کاکەوە پیاوانە ڕاستە خۆیە حەزم کرد نازم 2-3 دقە پێش ئێستا تەلەفۆنێکت بۆ کردم ئەگەر ئەو قسانێک کە دووبارەت کردەوە چتان لێ قەومایەیە والله مامزانە نەفرێکمان یەخنکایە لە سەدەی دەربەندی بۆ مەسوانەیە بەدەشت پێش ئێستا کوڕۆچکە شامە کارە ساتەچکە ڕۆی یاوزە زۆر غەمبارن زۆر بێ سادن من وەک پێشم گوتی ئێرە و بەخۆشت بێ یارمەتێکمان بدەی بە هەردوو لایەن بەشتم وەک پێشم گوتی بەخوای کانولەم بەدەستەوەی و ئینزیلاق و فەقەرات برین عەزیەتی بووە بەڵام وعد بێ بەکان و لەشەوە بێ هاوکاریتان بکەم ینی بە هەر جۆنێ بێ بگەمەلاتان ئیشاڵڵا بزای نەگە تا شەو شتێکرا دەنا دێ مادام بەنداو بێ و ئیشەکە ئاسانە بەڵام واللهی دکتۆر بە منی گوتی 1 هەفتە لە ماڵی هەر نەستی ینی چ بکەم بەڵام زەرگم لەگەڵ زەرجی ئێوە دەسووتێ ینی ئێستا هەر ئەو ڕۆستێ تەلەفۆنم بۆ هاتیە بەس بۆ جەنازە لە بۆ گدا لە ئەوەی خۆتانەوە دوو لە مووسڵ ئەوە ینی 3 کەس جگەلەوەی کە هەورامان خزم و کەسەکەی لە بەغداوە هەر تەلەفۆن دەکەن لە کەربەلاوە دەرن کاک زاناگە خۆ شتێک بکەی واللهی چ بکەین بە قورئان ینی هیچ دەسەڵاتێک نییە بەس ئیشاڵڵا ئاگام لێتان دەبێ برای بەڕێزم خوای گەورە سەبووریتان بدا و ئەمن خزمەتکارم برای بەڕێزی چاوەکەی زانەبوو بورات تۆ پێت وتراوە بێت هەفتەی لە ماڵەوە بین نەچتە دەرەوە هاتوو چۆن نەکەیت تەنانەت ناتوانانی وت ناتوانم بەخوا بێم پێشوازیش بکەم لە ئێمە ئێستا چۆن لێرەوە چی بۆ دۆزینەوەی تەرم خۆی ئەمن هیوادارم ئەو موقع قسەی کە دەیکەم بە جودا پۆست بکرێ یعنی کەسێک دەتوی بە دەچی بۆ جەنازێک کەسێک لە شارێکەوە بە سارێک بێ لە دیار ڕابۆستێ پەرداغی ئاوت بداتێ هاوکاریە
یەک پەرداغاوە ینی تو کە دەچی ئێستا من ئەگەر بچم بۆ نمونە بە شەقەوەش بچمەوێ ئەگەر بەردەستێکیان بکەم هەر خێرە خۆ ئیش خێر هەرەوە نییە تو برێ وڵات ئەو خێرم کردو شتێک پارە خێر هەر خێرە لە هەر جێک بێ شتێک لە تواناتدا هەبێ بەداخەوە لەم ڕۆژانەی ڕابردوو کە لەسەر برین بینی کورد و عەرەب قسەم کرد ڕخنەی زۆرم لێ گیرا کۆمەتی ناشرینم زۆرم بۆ هات چم گوتم کاکە ئەوانە میوانن خۆی میوان هەموو کەسەگات و ینی لە ماڵەکەی خۆت میوان دەردەکرێ نە کابرا هاتیە لێرانە لی قەوما منداڵێکی کچی تەمەند 11 ساڵان خنکایە عەرەبە کوردە عەجەمە هەر شتێک لە پێناو خوای گەورە کە کردت لە پێناو خوای گەورە تەواو ئەوە بکە و لی گەڕێ عەرەبە کوردە هەر شتێک بێتەوە باشە پێش کەمێک پەیوەندی پێتەوە کرد گوتە دە نەخۆشخانەم پێما بێت تازە لە نەخۆشخانەتوێتەوە بۆچی لە نەخۆشخانە بوویت ئەوە ئەم قسەم شەکرێتی ئەوە هەلە مێژە برێن تقریبا 3-4 ساڵە و شەکرێتی ئەوە ڕاستیەکەی چۆن بڵێ ینی هەر ئێستا پەنجێکم بە خوێن بێ بەس خوێنی پەنجەم بدینە شێت دەبێ هەر لۆ من ئەو هایە کچە دیار بوو شەکرەی هاتە سەر 56 جەکە بێتە 56 دەمولی شین دەبێتەوە گەشتکە دەگرێت و چاوی دەردەپەڕێن چاوی زەق دەبێ دەبی فۆری ببێت لۆ خەستەخانە مەغەزێکی بکەیت سەر و یەک تۆ شیرین و کە ئێرانەی و ئێستا شتی شیرینم دایتێ بۆی سوکەری تۆزە هەستێتەوە نەخۆش کەوتووە زۆر خەمینە جەناب بخواتەوە والله دەبی هەرەوە بێت کەوت سێ ڕۆژە زۆر ئەم دوێنێ لەگەرمە سلێمانی بووە کە ئەمەلیات بۆ ئەمەلیات باشە پێم بڵێت ئێستا تەندروستی چۆنە بەنیازی ئەوەی کە نەشتەگەریت بۆ بکەن چی یەکەن بۆت؟ 2 ڕۆژ 3 ڕۆژ مۆڵەتیان دایت پێم دەرزی و دا و دەرمانی بە قوتیان بۆ ئەوە کردیم ینی وەزیری تەندروستیش هاتە سەرخەت دا و دەرمانی بە قوتیان بۆم دانا ئەگەر ئەم 2-3 ڕۆژە چابووین خێر ئەلا خێر چا نەبووین دەبی عملیاتی بکەی عملیاتەکەش بکرێ و کات نازانم بەخوا پلاتینە نازانم من لی نازانم بەڵام جاری در عین ئەو دەردەم لێ بە عملیاتیان کردم 4 ساڵی بزەبتە مشکلەم نەبوو ئەوە بوو کە الحەمدوللا خێرخوازخانی شتیان کرد لێرانە خۆم بەردەستیانم کرد ینی زەختم لە خۆم کرد ئەم زستانەش لە مانگی 11 خەڵکە لافاو بردی و ئاو بردی و عەزیەتمان بوو هەر ئەوەیە من دەڵێم دووبارە لێمانی ئێستا نەتوانیەوە تەنانەت بەلەمەکە شتا بگرێ نێو سیارەکەت بەلەمەکە خەواسەکەمان داگرتیە بەلەمەکە ئەنی ئەو بەلەمە هەر پێم باش نیە یەکسەر تەندروستی تێکچوو ئەو بەلەمە هەر پێم باش دا بگیرێت چکە بەداخەوە خەڵک گوێڕان ناگرانی ئێستا گەو بەلەمە ناو سیارەیە شتێکی باشە من پێم باشە چکە ئێستا لە بۆگت کەسێک خنکایە ئێستا لە بەستۆڕە کەسێک خنکای خۆ تو دەبێت بەلەمێکت پێ بێت جەنازەکەی تێکە بیدێ کە سوکارەکەی باشانەوەی کە بەلەمەکە ماوەتە ناو سارەکە کە نەتوانی دای بگریت بەرەوەی کە ئازارتە بوو لەبەر ئازارەکە بوو بەڵێ دەنە منژە تەختەق گەشتیار و ڕوومان تێدەکە بە بەردەوام بخۆم و کوڕەکەم و چاودێری خەڵک دەکەین لێرە باش کاکزانە ناڕەحەت نابێت ینی دڵگران نابی لەوەی کە تەلەفۆنت بۆکەن تۆ لەم دۆ خەیار و ناتوانانی بچی بەهانایەنەوە کەسێکی خنکێ چ بکەم ینی نازانم لە سەڵاتم نییە کاک محەممەد خۆت و ئینسانش دەبی ئاگایکی لە خۆی هەبێ منش ماڵ منداڵ و ینی تو هیچ شتێکش وەک پشت نییە ینی ئێستا من جاری دیکە فەقەرەی پێنجم حەبەشتەوەکی گەزی بوو ینی ئەگەر بێ ئەو حەبەشتەکە بریندار بێیانەوەتە بپسێ عیب نەبێت لە کەمەر بەرەو خوارە هەمووی دەمرێ حتا خۆشت دەمری لەسەر و جێدەوی بکەی ینی بۆ وا بکەین جارجارە ئیسراحەتێک بکەین باشە ئیسراحەتێ بە خۆمان بدەین باش حاڵەتی خنکان بۆچی زۆر بووە من ئێستا پێشم گفت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی خۆم پۆستێکم کرد گوتم کاکە گەشتیارەکان ئەوانەی کە لەوێن لەو دەم ئاوان چێشە نیە بە نامەم لۆ بنێرن لە واتساپ 2-3 ڕسمی جەنازەی سامناچیان لۆ بنێرم یعنی ئەوەی مەلەوانی کرد پێی پیشان دەبرێ ئەو هەر لێ دێ ینی هیچ شتار نییە کاکە نەقۆت عەدەخوێنێتەوە نەحساب لۆ کە خەڵک دەکەن من هەر پێم باشە بەڕاستی ینی هاتمە و قەناعەتی ئێستا هەر پارکێک و ڕسمی 2-3 جەنازەی سامناچی لێدا بندرێ قیرسی ینی دای بنی بە خەڵک ناترسێ کاکە نازانم چیلێکی معقولە تو هەموو ڕۆژێک خنکان ببیستی هەموو ڕۆژێک خنکان ببیستی ینی ئەوە لە شوێ نازانم شوێی دنیا بۆ شتیوان نەبووە کەس پەیوەندی پێتەوە کرد کە بەهاناتەوە بێن کە نەخۆش کەوتویت وەکو شەخص وەک پێتم گوت بدایە وەزیری تەندروستی و بەڕێبەرایەتی گشتی ینی گشتی مافی مرۆڤ سەرتاسەری هەرێمی کوردستان و عێراق پەیوەندی پێوە کردم لەگەڵ بەڕێوەبەری ئاسایشی تەقتەق بەڕێبەرایەتی نەخۆشخانەی کۆیە و تەقتەق و والحاسر کاک حازی ئیدریس ڕێک پێشەوەی ئەوە بن 20 دقیقە پێشەوە تەلەفۆنی بۆ کردم لە سەعەتی پرسییم گوتی ئەگە دەزانی وەزعت باش نییە ئێستا وەرە هەولێر ماڵی ئاوا بە بەردەوام ینی تەلەفۆن دەکا بە بەردەوام لە حواڵم دەپرسێ یا ڕەبی خوای گەورە تەمەندرێژی بکاو پیاوە لەگەڵ خەڵکی فەقیر و هەژارە کاکزانە ڕەنگە خەڵکێکی زۆر هەبن کە دڵگرامن لەو دۆخەی ئێستا کە تو تیا کەوتویت
پامت چییە بۆیان لێرۆ چیان پێڵێت والله من پێم ینی خی گەورە شڵە خێریان بنووسێ ینی سەرتاسەری کوردستان بگرە بەانی سعادە دکتۆری گەوری بەغدار تەلەفۆنی بۆ کردیم هەر هەمویان بە دکتۆری هەر هەموو لایەکەوە تەلەفۆن دەکەن ینی خی گەورە خێریان بنووسێ و ئەویان نەکردیە قسووریان نەکردیە سەلامە بیکارمان قوربانم چاوە.